دەکەی لە سێدارەدانی هەر سێ شەهید زانیار مرادی لوقمان مرادی. لە سێومین ساڵ ڕۆژی لە سێدارەدانی زانیار لوقمان مرادی ڕامین حسەین پەناهی بەڕێزداری تەواوی شەهیدانی کوردستان بەبیردێنینەوە. سەری نەوازش لە ئاستی ڕۆحی بەرزە فڕیاندا دەنەوێنین. 3 ساڵ لەمەوبەر کۆماری سێدارەی ئێران وەک هەمیشە کردەوە نامرۆڤانەی سێدارە بەسەر زانیار و لوقمان و مرادی و ڕامین حسەین پەناهی داسەپاند. ژیانی لە 3 ڕۆڵەی ئازیزی ئەم نیشتمانە سەندەوە. پەیوەستی کاروانی درێژمەودای گیانباختکردوان بوون و بوون بە ئەستێرەی گەشاوەی ئاسمانی ئازادی. ئێمە وەک منەماڵەی شەید زانیار مرادی لە 3هەمین ساڵ ڕۆژی گیانباختکردنی ڕۆڵەکەماندا بە سەربڵندی ئەو یادە بەرز ڕادەگرین و بیرەوەری شەهیدان لە پاڵ تەرمی پیرۆزیان لە دڵ و ڕۆح و ڕۆحماندا دەنێژین و وەسڵامی گەرم ئاراستەی دایک و باوک و بنەماڵەی شەهیدان دەکەین. کۆماری سێدارەی ئێران کە ڕۆحی لە هەڵوەشانەوە و لە ناوچوون وەک پێش و هەمیشە ترسنۆکانە سزای نامرۆڤانە لە سێدارەدان بەسەر ئازادیخوازاندا دەسەپێنێ و جیاوازی ناخاتە نێوان نەتەوە و پێکهاتە جیاوازەکان. بۆیە وەک بنەماڵەی شەید زانیار مرادی بەڵێن دەدەین ڕێبازی شەهیدان بەر نەدەین و باوەڕی تەواومان هەیە لە خەون و ئامانجی شەهیدان لەسەر دەستی کوڕان و کچانی فدایی ئەم نەتەوەیە پێک دێت و ئاواکردنی کوردستانێکی ئازاد بێتە واقع. وەفاداری خۆمان بە بەردەوام کردنی ڕێبازی شەهیدان دەسەلمێنین و بەڵێن دەدەین هەرگیز دەست لە فکر و خەباتیان بەر نەدەین و دەبینە چەقڵی چاوی دژمنانی خۆر و داگیرکەر